ئەم میوەیە دەتوانێت ئەم حەبە بکات بە ژەهر لە جەستەتدا. چۆن؟ وەرە با من پێت بڵم. لە ناو جگەر و ڕیخۆڵەمانە ئەنزیمێک هەیە بە ناوی CYP3A4. کاری ئەم ئەنزیمە تێکشکاندنی دەرمانەکانە بۆ ئەوەی بەبڕێکی گونجاو بچنە ناو خوێنەوە. کێشەکە ئەوەیە سندی ئەم دەرمانە بلۆکە کات و ئەوەستێنێت. کە ئەنزیمەکە وەستا، دەرمانەکە تێک ناشکێت. واتە لە بری یەک حەب وەک ئەوە وایە تۆ 5 حەبت بە یەکەوە خوارد بێت. ئەمەش ئەبێتە هۆی ژەهرایی بوون و دەرکەوتنی کاریگەریە لاوەکی مەترسیدارەکان. ئەگەر یەکێک لەم دەرمانانە ئەخۆی نابێت سندی یاخود شەربەتەکەی لەگەڵیا بخۆیت. وەکو دەرمانەکانی چەوری، جەماعەتی ستاتینەکان، ئەتۆرڤاستاتین و سیمڤاستاتین، دەرمانەکانی پەستانی خوێن، کالیسیۆم چەنەڵ بلۆکەرەکانی وەکو نیفیدیپین، دەرمانەکانی ڕێخستنی لێدانی دڵ وەکو ئەمیۆدارۆن و هەندێک لە دەرمانەکانی دڵەڕاوکێ و خەو و ئەو کەسانەی کە لەژێر چارەسەری کیمیاییدان. بۆیە هەمیشە ڕاوێژ بە پزیشکی دەرمانسازەکەت بکە پێش بەکارهێنانی دەرمانەکەت و بۆ هەر پرسیارێکیش دەتوان سەردانی دەرمانخانەی نەخۆشخانەی میهرەبانی بکەن. هەمیشە تەندروست بن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.